ئەوش پاسوەردی منە عالەمینە. پاسوەردی خۆزگە. ئەو پاسوەردی منە ئەگەر بۆ خۆتان فەیسبووکتان کردەوە بەس پاسوەردم مەگۆڕن بەسە. بەس نەیگۆڕن دەکەنەوە بیکەنەوە چاتیش دەکەن قەینە فریە. کورە قسای دەگەر پێ چێکەن بیکەن. غەڵەت ناردووە. ئەنە غەڵەت نییەوە نابێت چێ ناو فەیسبووک. چالێکن کاکەەوە بۆ وەرگرتنی بەرنامەکەی کورە قەینە هەر لینکەکە شتان بۆدادن پێویست ناکە. ئەو فەیسبووکی منەوەشی یاکەم بەرنامەکان بینیان بۆ خۆیان بێن داوامالەکەن. وەڵای ئەی ئەو چییە؟ ئەمە ترکەنە کرە دلێتە چێ تااقەتی منداڵە پاڵە ترکەنی کرەدا منداڵە ترکی وە پێمە فێرونە چیوە مەمای ستا بەوانە ناکەن تا 2000 کارێ دۆ پێکەین با دەست بە ئیشەکەی بکەین کورە یڵە دەی کاکە بۆ عالەمەشمانی سعات کردیان وای بە قۆران حالە منەرێ کوونە باشن تازە ببینەوەتەوە ڕاکە شەر بە سەلامیشمان نەکرد بارێ بە شەرەفم ئەوش پاسوەردی فەیسبووکی منە ئەم لەداخی پاسوەردەکەی هەموو شتەکانم لەبیرچوو ئەرە بەخوای کوارێ نامەکەیە ئەوە بوویانەوە ورا ئەو نییە کرا بەرنامەی زمانەکەی خۆمانە خۆمانە دەیکەوە تا کۆدەکە لەلایەن هەردووکمان داڕژراوە خۆزگە کوردی و ئاکامڕانیە سفر ئەنتیە سەچی جوان بكل مكان نعم نعيش تقع مدينة الكركوك توا بدريتو اي اكس تيم اي اكس داونلودر سيرفري خود دروست دكا كم جار ورا سيرفري خود دروست نكد يكركا يلا ما درست كاين او دروست كاينو اما لا سوش تو كان دروست كاين قوش بكيف اخو من يا ربي تا كده قحبه خانه لباتي تروجاني تاوانيا تكستي شي تاوانيا نازاني بنوسي نازاني بنوسي والله ده اجت دكاي جات دەکەین کاکە ئەوەی ئەپلۆد دەکەین ئەو سێرڤەرێ کۆمان لە سایت جێت نازانم شتێکی ئەو های ئەپلۆد دەکەین ئەلێرە ئەوە هەرێ دەنێ ناو ئێرە پیچە چیلۆڤەی نەژۆرێ ڕاستەوە بەخۆ پلۆ دەبی هیچی نایە بڕا بکەن زۆر زۆر ئاسانە زانین چی جارە نامێنێت پێڕابێری چێ؟ بەخوای دەڵێشی پێتە وەرە بڕلیا چۆ ئەو دەڵێشی پێتە و دەڵێ سڵاو ئەکی دەست دەکەی دەیەوە لینکەکەشمان کۆپی کرد ئاو لینکەکە لێرە پاستیەکەی جا یەک شت ئەگە پاشگرەکەی EXE بێ باشترە یعنی ئێستا EXE بە EXE خوێنێتەوە توانین لە هۆستی فریش ئەپلۆدیکەی بەم شێوەیە یعنی هۆست بۆ هۆست دەگۆڕدرێ بۆ پاش هەفتێشکە و لینکە بلۆگ دەبێت توانین تۆ لە هۆستێشکە ئەپلۆدیکەی بۆ ئێستا من لە گۆگڵ ئەپلۆدم کرد بوو HTTP www.google.com/akam.exe ئەوە سێرڤەری منە عالەمین عەزەکەن لێ دەن ئەگە سێرڤەر داونلۆد دەبوو گلەی بکەن وای لەو درۆی کەنجە سێرڤەر لە گۆگڵی داونلۆد بە دوێڵە دەی دوێت بکەم دیاڵە دەی ئەو شتۆکە ئەنتیکەی کە نووسرایە بۆڵ نازانم شتێک ئەرجا ئەجا عەزەکەی لە ناو ئێکسێنی دابنێ مەقسەد عەزەکەی لە شاشە یابنێ ئەوە EXE ئەوە سەیڤن کرد ئەوە سێرڤەرەکەیە چین سکانیشکەین؟ ئارێ وەڵا چین سکانیەکەی وابزانم ناماتوە لێبێت نامە لۆ مناتی کورا ئەمن بووی مەکرد ئەدەم یەک دنیا لۆدێ وەرەگرە وەرەگرە کاکە وەرەگرە مافیای ئەوەش هەموو عالەمە مافیا دەرچوو چ قەومە مافیا نەبرانەوە ڕاتی دروست کرد بوو ڕاتی دروست کرد بوو کوردەواز لەو ترکە دەیبینێت و کاکەشی نێنی گوت چ بکەین دوێش تڵخی دەکەم کاکە لە سایتی ئەو جۆتیا بە شەرەفم سایتەکی شازە عەزەکەی سێرڤەری بەس ئەوەی کە هەرا سفر ئەنتی هەڵا ڤایرۆس تۆتاڵ باشتر بەس قەی ناکەمە شتی زۆر ئاشکرا ناکەین ئارێ وەڵا قسەیەکی بەخوات نامانێ ڤایرۆس تۆتاڵ هەموو خەڵک پێ فێر بێ خۆ ڤایرۆس تۆتاڵ باشترە ئابزانین چەند ئەنتی ئەلعانێک کە چاوی لێکەی ناخۆبزانین چەند ئەنتی ڤایرۆسێکی بەبزانین چیوە ڕاستە کورە ئەوە چه خشە خشتە دەڕاوەستە سبحان الله لە کاری خۆی چاولێکن ماشەڵڵا خۆیان تۆبە چاولێکن کورە تو قسەی مەکە نا خۆیان تۆبە چاوت پیسە کورە وز بە ئاڤاستەکەمایە خۆ لەبیرمان چوو ئەحمەد میمان ڕاستە میمان چییە؟ کاکە سێرڤەرەکە بزانین چەند کیلۆبایتە؟ بە قورعان بەر کورە سێرڤەرەکە 22 کیلۆبایتە کورە لە بیرمان چوو بەرنامەکە چەند کیلۆبایتە؟ نانا بۆ ئایکۆنی لابن کەم دەبێتەوە ئەرەوەڵا ئایکۆنی لابن کەم دەبێتەوە بەڵام تیشی زیاد دەبێت دەبێتە 18 کیلۆبایت بۆ قسەیەکەی لە خەڵکی کاکە با خەڵک نەزانێ
هاي تشوفي كاكا بيشي أو برنامجش ما 160 كيلومتر بسيطة 600 160 ستوبەکەشی ولا تشيشنا ستوب ستوب يعني حەز دەکەن سۆرسەکەشتان بۆ ئەپلۆد دەکەم ولا الصورة سيتي ودواز لبن لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم کاکە ئەوش کایپی خۆزگەی ئەوش کایپی خۆم تاوی را لبيرن شو أوا داخل سيرفر كي أوكا دبل كليتشي لسبكا خۆ ڕاست دەکەی بزانین تەبلیغیان تەلغیمیان نەکردووە ها بخو ما ادرس ما كردو شي تلقى ميكدي کاکە دڵنیاشم کەس داوەڵۆدی ناکا لبر عندش او شوف شي بعد دبين تنجوانا ورواك ها راشي ما كوكرة كاميرا خودكو كاميرا شي بقرا کامیری بکەمەوە ودو كاميرا دكم كاميرا كشتا بيبشا وعدتان پێ دەم کامیرە بکەمەوە باش زور اخوش ئەوەش کامیرە كاميرا بكو بلام والله ئێستا پێشانیشان نەمڕاوە باو لەزگەی لێکەمەوە چۆن لا مجاب باش انا بمسكني لا يجابو والله منکردنەوە دەی باش دەی تا خۆزگا هاي دست خوش بيدا كابات كيف خدا حافزیان لێ بکە کاکە دەی بە هیچ کە سەریان نێشێنی 6 دقیقە قسەی دەکەین هەرچەندە ئیشی وافي سوبي سلام على ما ريبكن ان شاء الله اشتي باش ترو داني یەکێ قسەی بکە هەرچەندە ئیشی سیتر کەش بەزەمە کردمانە 6 دقیقە اري والله لبرو يجوكي صاحب كاين تسبكن بيشي ئیفێک دەوە چیە دەی باش دەی خواحافیز تواصل لو ديني قاعد بس تو دي بالراو دایخم دايكو دي تشي لا دایخم